سنووری کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستانە. لێرەوە لە چەمی هەرزنە ئاوی زەی بچووک دێتە خاچی هەرێمی کوردستان. زیاتر لە 3 ڕۆژە کۆماری ئیسلامی ئێران ئاوی زەی بچووکی لە هەرێمی کوردستان گرتۆتەوە و کاریگەری لەسەر ئاوی خواردنەوەی قەڵاتزێ دروست کردووە. بەڕێوەبەری پرۆژەی ئاوی خواردنەوەی خاص لە قەڵاتزێ دەڵێت ئەگەر گرتنەوەی ئاوی زەی بچووک بەردەوام بێت لە داهاتوودا قەڵاتزێ تووشی گرفتی گەورەی کەم ئاوی دەبێتەوە. بە ڕێژەیەکی بەرچاو ئاوەکە کەمی کردووە کە لە کۆماری ئیسلامی ئێران و هیچ ئاونێتەنا ئەو کانیانی کە دەڕژێنە ناو زەی بچووک لە باشووری کوردستان و کۆ دەکرێنەوە. ئێمە لێرە بربەستێکی کاتیمان بۆ دروست کردو بۆی کە بتوانین لە ڕێگەی ئەو بربەستەوە ئاوەکە گلدەینەوە بچێتەوە ناو حوزەکانمان و بتوانین ئاوی قەڵازێ دابینکەین. بەڵام کێشەیەکی گەورە بۆ پرۆژەکەمان دروست بووە و ئەگەر بێت و ئەمە بەردەوام بێت و ئاوەکە لەوە کەمتر بێ ئەو بەدڵنیاییەوە قەڵازێ تووشی گرفتی گەورەی کەم ئاوی دەبێت. ئەگەر بە تەواویش بێ ئاو نەبێ ئەوە لەوانەیە ئێمە نەتوانین وەکو جاران ئاوی پێ بدەین لەبەرەوەی پەمپەکانمان ناتوانن ئەو ئاوی کە هەیە بوو جۆرە نییە کە پەمپەکانمان ساحبیکەن چونکە ئاوەکە بڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. سەدان دۆنم زەوی کشت و کاڵی و پرۆژەی بەخێوکردنی ماسی و ئاژەڵداری سوود لە ئاوی زەی بچووک وەردەگرن، بەڵام گرتنەوەی ئاوەکە لەلایەن ئێرانەوە گرفتی بۆ زەویە کشت و کاڵەکان دروست کردووە. قەڵازە هەر هەموو نۆرەتینی بۆ ینی ئەگە مەشروع ئاهەڵدا وێران دەبێت کەس ئای بۆ نایە هەمووی شەڕە لەسەر تانکەران وەڵی ئەوەنی غەدرێکی زۆر زۆرە نازانن ئێران بووە دەکا حکوومەتی عێراقی بووە لەمە دەکا بڕۆ حنی پشت دەربەست بەهۆی ئاوە دەژی آخر بە کشت و کاڵەوە بە ئینسانە بۆ هەموو مەسەرفیاتێکی ئەگەویش دەگریتەوە هەموو نۆرە ئیوان لێ بۆ خوای پارێژ 3 جار 2 جاری گرتەوە هەموو نۆرە ئیوان لێافە ئەلێرە پەڵە بامی وشگو نەک هەر لە قەزێ کرد و کشت و کاڵ تۆ وەرە لە قەزەی ئەو خواردنەوەی قەڵازێ بۆ خۆ دەزانی خۆ تۆ ئەوە خەڵکی چۆن دەڵێ ئەزنەبینی بڵین هاتوون یێرەکان هەمومان دەزانین کەم ڕۆژەیە ئەگەر لە قەڵازێ گەڕەشێ گرفتی ئابی ئای بۆ دروست نەبێت. ئێستا هەر پێرێ گربوویان و ئاو نەدەهاتی کە ئاوەکە هینە غەنزیلەکەی پڕ نەدەکرد. لە ساڵی 2017ەوە کۆماری ئیسلامی ئێران ساڵانە لە وەرزی هاویندا ئاوی زەی بچووک لە هەرێمی کوردستان دەگرێتەوە. ئەمەش کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی خواردنەوەی قەڵاتزێ و زەویە کشت و کاڵێکان و تەنانەت دابەزینی ئاستی ئاوی بەنداوی دوکانیش دەبێت. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.